بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. دەستپێکی هەفتەیە، هەفتەیەکی ئاگرین، هەفتەیەکی پڕچێژ، هەفتەیەکی پڕیاری شیکاری وەرزشی دێتەوەلاتەن. لە هەرچێکی نوێیدا کەناڵی ئاسمانی پەیام و پێیجی پەیام سپۆرت و ستافی وەرشی کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێوەبەرایەتی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕێگەی سۆشیال میدیا شەوانێ ئەمساڵ بڕیارمان ناوە بە شێوەیەکی جیاوازتر لەگەڵتان نابین. ئەگەرچی وەرزی ڕابردووش چەند جارێکم کارەمان کرد، جگە لەوەی کە شیکاری وەرزشی لە کات و ساتی خۆیان بەردەوامە بێ، بەپێی پێویست لە دوای کۆتاییاتنی یاریە گرنگەکان دینەوە لای یەک پێکەوە گفتوگویەکی چەند خولێکیەکەین و باسێک لە دەرەنجامی یاریەکانەکەین ڕاستەوخۆ دوای کۆتاییاتنی یاریەکان. بەڵام ئێمە جیاواز لە هەموو میدیایەکی تر، جیاواز لە هەموو پێگەیەکی تر، جیاواز لە هەموو کەناڵێکی دیکە، ئێمە بەس بۆ یاری ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە ناینە لای ئێوە، ئێمە بۆ یاریە گرنگەکان دەینە لاتان. تەمان دوێنێ یاریی گرنگمان نەبوو لە دێربی ئیتالیا، دەستپێکی خولی ئیتالی بوو، ئامادەکارەکان کۆتایی ناتبوو، ئەگنا بە دێربی ئیتالیا دەستمان پێکرد. بەڵام ئەم شەویش نانانیشین چاوەڕێی بەرشەلۆنەکەین، بەڵکو ئێمە پاش کۆتاییاتنی دێربی مانچستەر بۆ چەند خولەشێک لەگەڵتان نابین و دواتریش ئینشاءڵڵا بە پێی توانە لە پێش یارەکەی بەرشەلۆنە گەرتوانیمان چەند خولەشێک قسە دەکەین. تەبان قسەیەک لەسەر کۆتاییاتنی دێربی ئیتالیا سەرکەوتنەکەی یۆڤانتۆس کە سێم سەرکەوتن بوو و بۆ یەکەم جار تۆڕی گۆڵی یۆڤانتۆسی ژەژێنرا کەم شۆ سێ گۆڵی لێ تۆمار کرا. کۆمەڵی خاڵ باس دەکەین، تەنها بە کۆمەڵی خەڵ باس لە دێربی ئیتالیاکەین. یۆڤانتۆس پەیامیەوەی گەیان بە هاندەران بە برنەوەی لە ئینتەر، بە نەڕوخانی بەرامبەر بە ئینتەر میلان و بە شکستی لە خوڵێکی 75 و گۆڕینی بۆ سەرکەوتن. تیپەکەی ئیگۆر تودۆر دەیسەلمێنن لەوەی کە ئەمساڵ دەیانەوێت سەر ئێشەیەکی گەورە بوون بۆ یانە گەورەکانی ئیتالیا و دەیانەوێت ئەگەرچی خۆیان گەورەی ئیتالیان و دەشیانەوێت سەر ئێشەیەکی گەورە بن بۆ تەواوی تیپەکان بە پێوی لە توانایانەکە ئەنجامی بدەن. یۆڤانتۆس پێگاتەیەکە تێکەڵەیەکە لە یاریزانی کەمێک بە ئەزموندار و تێکەڵاوی یاریزانی لاو، چونکە ئیدارەدانی یاریزانی لاو تایبەتمەندێکی گەورە وەرەگرێ ئەو جوودە وەرەگرێ کەم شۆ بەرامبەر بە ئینتەرکردن. بەڵام کێشەکە قسەکە زیاتر لەسەر ئینتەر میلانە، کێشەکە لەسەر کریستیان چیڤۆیە. ئێمە مانگی 5 ساڵی ڕابردوو ئینتەرێکمان لەبەردەما بوو، یەکێک بوو لە بەربژێرەکان بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ، یەکێک بوو لە پاڵێوراوە بەهێزەکان بۆ بردنەوەی جامی ئیتالیا، یەکێک بوو لە پاڵێوراوە بەهێزەکان بۆ بردنەوەی نازناوی خولی ئیتالی. واتە ئینتەر لەبەردەم دەستەبەرکردنی نازناوی سێیە. لە ماوەی تەنها مانگێکە داڕمانی ئەم تیپە ڕوویە بۆ لە دەستدانی جامی ئیتالیا و دواتر بۆ لە دەستدانی خولی ئیتالی و دواتریش بۆ لە دەستدانی چامپیۆنز لیگ و پاش کۆتاییاتنی چامپیۆنز لیگ ڕێکجیابوونەوەی ڕانەرەکەی لێکەوت لەگەڵ تیپەکەیە و کە بینیشتان ئەم تیپە بەشداری جامی جیهانی یانەکانی کرد بە ئاستێکی لاواز و خراپۆ لە جامی جیهانی یانەکان دەرکەوت و لە قۆناغێکی پێشتران ماڵاوایی کرد و تیپەکە هیچ مای خۆشحاڵی نەبوو. ئەم تیپە هات نوێکاری گەورەی نەکردو ئینتەر میلان. هێشتا کارگەڕی ئینتەر میلان بڕوایان وایە کەوتی پێی وەرزی ڕابردوو بە خەونەکەیان نەگەی ئەم ساڵ ئەتوانێت بە خەونەکەیان بگا. نوێکاریی گەورەیان نەکردو. بۆ نمونە پاڤار ڕۆشتووە ئاکانجیاتوو. یانی من نوێکاریە نییە ئێمە دانیشین وەکو شتێکی عەزیم باسیکەین، وەکو شتێکی جیاواز باسیکەین. دەبینین دۆنفەرزەر لە تیپەکەی و دیمارکۆر لە تیپەکەی و ئەچێربیە و ئاکانجیاتۆ تەپاڵە چێربی و یان سۆمەر دوێنێ شەو 4 تۆپیان لێە بۆ گۆڵ یۆڤانتۆس هەر چواری چوە گۆڵەوەرە. تەنها یەک گۆڵ پارێزی ئینتەر میلان یان سومەرە، ئەویش بۆ ئەوەی هیچ ڕکابەرێکی نییە. دوێنێ 4 تۆپیان ئاڕاستەی گۆڵی ئینتەر میلان کرد، هەر چواری گۆڵ تۆمار کرا. کاکرێت زەمبی نەبێ لە گۆڵە سەرەکەی تورامە. بەڵام لە گۆڵەکانی ترە گۆڵی یەکەمە کە یۆڤانتۆس تۆماری کرد. بەڵام گۆڵەکانی دیکە وەکو پێویست مامەڵەی نەکردووە. یان سومەر بە بێڕکابەرە لە ئینتەر میلانە. میختاریانە هەر یاریەکە و لاوتارۆ مارتینێز هەر یاریەکە و تورامەر یاریەکە و بارە لە یانی ئەم تیپە
تەنها بڕوان وابوو وەرزی ڕابردوو کە ئینتەر میلان لە کۆتایە فەشەل هێناوە کارەکەی مووی ڕایەنەر بوو تیپەکەیان عیبی نیە یاریزانەکانیان عیبی نیە پێگاتەکەیان مەزبوطە دەتوانای ڕکابەریان هەیە تەنها کێشیان لە ڕایەنەر بوو ڕایەنەرەکەش زۆر بە تەفاوم یعنی بڕوان خەزێەوە نییە بڵێم چون لەگەڵ ئینزاگی وتوانێتەوە کاری شکستەکەمانی جابینەوە نه ئینزاگی خۆی خواستێکی بوو بۆ ڕۆشتن بۆ هیلال بۆیە کارگەڕی ئینتەر میلان فریایەوە نەکە و شیکاریەوە بکە بۆ دۆخی ئینتەر میلان وای لێهاتووە کاتێک ئینزاگی ڕۆی لەبەر ئەم تیپە نوێکاریان نەکردو دیارە متمانەیان بەم تیپە هەیە کە لەوەی ڕکابەری بکە بۆ هیچ گرە بەسێکیان بۆچی بۆ نەکردو بەڵام پاش یاری ئۆدنێزی پاش یاریەکەی ئەمشەی یۆڤانتۆس دەرکەوت کە ئینتەر میلان تیپێک بۆ وەرزی ڕابردوو لە جوودی لە ڕادەبەدەر وای کردو بەڵێ زانم 30 هەفتە لە خولی ئیتالی بەڕێوە ڕۆشتووە بەڵام مەزمونێکی جامی جیانی یانەکانیشمان هەیە بۆم تیپە ئینتەر ئەگەر بەم جۆرە بڕوا لەسەر ڕێگەیکی مەترسیدارە تۆ لە 3 ساڵی ڕابردوودا 2 یاری کۆتایی چامپیۆنز لیگت کردو یعنی ئەگەر حسابی بکەین بەم ساڵەوە کە وەرزی نوێیە لە 4 ساڵە 2 یاری کۆتایی چامپیۆنز لیگت کردووە خولی ئیتالیت بردوتەوە سوپەر ئیتالیات بردوتەوە تۆ بێ گەشە بکەی تۆ بێ گەورەتر و گەورەتر بی تۆ بێ ئەسێرەی گەورەتر بێنی تەم تیپەوە نەک بە پێچەوانەوە هەموو گرێ بەستە گەورەکەی تو هێنانی مانوێل ئەکانجی بێ لە مانچستەر سیتی خۆم نەزانم مانچستەر سیتی فەرقێکی باشە بەزە مانچستەر سیتی پارنا خۆم نەزانم ئەکانجی لە ماوەی ڕابردوو لەگەڵ کەتیبەکەی گواردیۆلاسێکی وەرزی پێشکەشەوە بەزە و کاکردنەوەی ئەکانجی وەرزی ڕابردوو نا بۆیە هاندەری ئینتەر تۆپی پێی ئیتالیا گەورەیەکی ترێ لە مەترسیە و لە لێواری مەرگایە ئینتەر دەبێ بەخۆ بکەوێت پیپی مارۆتا خاوەندارانی یانەکە مۆراتی ئەگەڕێنەوە چ کەسێ گەڕێنەوانێ ئینتەر ئەبێ بەخۆ بکەوێتەوانێ چونکە ئەم بارودۆخە لە بەرژەوەندی ئینتەر میلان نییە ئەکری هەر لە ئیتالیا ڕکابەری بکەی بەڵام هاندەری ئینتەر گەلی ئیتالیا چاوێن لە ئەنجامی گەورەترە بۆ ئینتەر میلان بدەستەبەری بکە جا بابەتەکە لە چیە یۆڤانتۆس ئێمە نەبەم سێیاریە هەڵە خەڵەتین لەوەی کە بڵێن ئەم تیپە گەشتۆتە لووتکە و نەبەم سێیاریە دین هەڵسەنگاندنێکی گەورەیەکین بەڵام بۆ ئینتەر میلان شتەکانمان لە بەرچاوەرزی ڕابردوومان لە بەرچاوە دەبێت مارۆتا فریام تیپە بکەوێت لە مەرکاتۆی زستانێ ئەمڕۆ دێربی مانچستەرمان هەیە یاریەکە بۆتی دوو تیپی بریندار دوو تیپی هیلاک دوو تیپی ماندوو دوو تیپ کە ئەم ساڵ زۆر بە پەرۆژ و جۆش و خرۆشەوەن لەوەی کە دەیانەوێت بگەڕێنەوە لەوەی کە دەیانەوێت بێنەوە نێو ململانەکان لەوەی کە دەیانەوێت ئەنجامی باش بێنن لە وەرزی ئەم ساڵە هەردوو تیپەکەش لە وەرزی ئەم ساڵە ئەنجامی خراپیان هەر تۆمار کردو لە سەرەتای دەورەکە لە نمونەی مانچستەر سیتی لە 3 هەفتەی سەرەتای دوو شکستی نووسیوەتەوە لە نمونەی مانچستەر یونایتد شکستێک و یەکسانیەک و سەرکەوتنێکی نووسیوەتەوە مانچستەر سیتیش خاوەنی یەک سەرکەوتنە لە چوارەم یاری لە یاریگای ئیتیحاددا ڕوبەڕوو دەبنەوەنێت طبعاً ئەم یاریە من تەنها دوای یاریەکە قسەی تاوی لە سەرەکەی نەم جاریان بەڵام بۆچی پێش یاری خۆتانزە ئاتی منەوە بۆ هەمیشە پێش یاریەکان قسەم لەسەر یاری کردووە و پێش یاریەکان شیکاریم بۆ تاوی یاریەکان کردووە بەڵام ئەم یاریە یاریکی زۆر زۆر ئاڵۆزە لە ڕووی ئەوەی کە بارودۆخی هەردووتی بۆکو یەک وایە لە بارودۆخێکی وێرانن هەردووتی نوێکاریان لە پێگاتەکانیان کردووە هەردووتی پێیان دەوترێ خاوەنی ڕانەری ستایلن ئەگەرچی منێستە بڕوان بەوە نەماوە کە ڕاهێنەرێک هەبێ خاوەنی ستایلێکی دیاریکراوی یاریکردن بێ هیچ ڕاهێنەرێک بە هانزی فلیکەوە تا ڕادێک وڵا بە هانزی فلیکی لێ دەرکەم لەبەری هانزی فلیک ئەگەر پار لەسەر شێواز یاریکردنەکەی خۆی پێداگر نەبووە بەرشەلۆنە ڕەنگ بوو لە یاری کۆتایی چامپیۆنز لیگا بێ بەڵام بە ئیندیچیەوە بە گواردیۆلاوە بە ئارتێتاوە یعنی سیرەکەی یاریە دیفاعیەکەن سی خولەک دیفاعیەکەن ئەوە نەماوەتی پێک سەرڕۆکەوەی کە گواردیۆلای ساڵی 2009 هەبوو پۆزیشنال پڵی و کۆنتڕۆڵی تۆ بە درێژای نەوەت خولەکی یاری بە درێژای نەوەت خولەکی ێرش بردن نەخێر بەم جۆرە نییە ئێستا هەموو ڕاهێنەرێک خاوەنی چەند جۆرێکی ستایلی یاریکردنە ئەوەی کە کارلۆ ئەنشیلۆتی لە ساڵی 2022 کە هاتەوە سەر ڕیال مەدرید پەیڕەوی کرد بە پێوەی کە لە چەند خولێکێکی یاریە پێویست بە چ جۆرێکی یاریکردن بێ ئەوە ئەنجام بێ ئێستا هەموو ڕانەرەکانی تۆپێ بەم جۆرن بە خودی لویسنیکیشەوە کە پار چامپیۆنزیی بردەوانێ بەم جۆرە بردیوانە چونکە بڕۆن سەری جێمی دوم یاریەکەی کەن بەرامبەر باستۆن ڤێلا بڕۆن سەیری
150 خولەکیکەن بەرامبەر بارسنال بزانە پاریس سەن ژەرمان لە چ دۆخێکی بەرگریە بڕۆن سەیری خولێکی یەک تا خولێکی 55 کە لە نێو یاریگای ئەنفیڵدا و لەگەڵیش یاری ئینتەر و یاری چوونی بەرامبەر لیڤەرپوڵ و کۆمەڵە یاری زۆر ناوەزە و پێرفێکت و جوانمانەیە لەم تیپە بۆیە ئێستا ڕاهێنەری ژیر ئەو ڕاهێنەرەیە کە خاوەنی چەند جۆرێکی شێوازی یاریکردن بێ بۆ تیپەکەی چونکە یاری تۆپی پێ هێندە ئاڵۆز بووە مەحاڵە تۆ بتانی بە یەک ڕیتمی یاریکردن بە یەک شێوازی یاریکردن لە ماوەی 90 خولەکە سەرکەوتن بنووسیتەوانێ ئیلا تووشی ئاستەنگیە بی ئیلا لە بەرامبەرەوە خوێندنەوەت بۆ دەکرێت تووشی جێچەڵە بی تووشی ناڕەحەتیە بیتوانێ بۆیە ڕاهێنەری ژیر ئەو ڕاهێنەرەیە کە چەند شێوازێکی یاریکردن لە یاریەکە تەطبیقەکە و دەبێت چەند شێوازێکی یاریکردنی شێ دەبێت بۆی سەرکەوتن بەدەستبێنێ بۆیە ئاڵۆزیە میاریە لە ڕادە بەدەرە وەرزی ڕابردوو ئامۆریم لەم یاریگایە سەرکەوتنی بەسەر مانچستەر سیتی نووسیەوە بەڵام ئەمساڵ گواردیۆلا دوو یاری ڕابردوو شکستیانەوە ئەزانین کە ئەگەر شکستی سێمی بە دوابێ ئەم تیپە تووشی داڕمانێکی گەورە بێ چونکە دۆخەکە زۆر قورسە تۆ سێ یاری دەستپێک لە 4 هەفتەی یەکەمە کاتێک دەبینی لیڤەرپوڵ بۆ نمونە ئەمڕۆ لە بێرنلی بەرێت تۆ سێرێکی 4 هەفتەی سەرەتای خولە کاتی هێزانی لیڤەرپوڵ 9 خاڵ لە پێشتەوە ئەگەر ئەمڕۆ شکست بێنی 9 خاڵ چاوازێکی زۆرەکە ینی تۆ جارێ خول دەسی پێ نەکردو 9 خاڵ دووا بکەوی ئارسینال لەو لاوانێ 6 خاڵ پێشت کەوێت چێلسی پێشت کەوێ 5 خاڵ ینی دۆخەکە زۆر ئاڵۆزە بێت لە سیتی وەکو حتمی بردنەوە گەرێمە باسی لێ بکەین ئەم شەو سیتی لە ڕادە بە دەرپێویستی بە بردنەوەی ئەم شەو سیتی زۆرترین پەستانی لەسرە بۆ بردنەوە زۆرترین فشار لەسەر گواردیۆلا و تیمەکەیەتی بۆ بردنەوە و دەبێت بە هەرچی جۆرێک بێت بە هەرچی شێوازێک بێت تۆ ئەم شەو ڕێگەی سەرکەوتن دۆزیتەوە مێ بە من بڵێ گواردیۆلا خاوەنی ستایل یاریکردنی خۆتی گواردیۆلا لە یاری کۆتایی چامپیۆنز لیگی 2023 ستایل یاریکردنی خۆی فڕەیە چۆ دۆخی بەرگریکردن چونکە گواردیۆلا لە بەرشەلۆنەیە بڕوای وابوو لە ماوەی 90 خولەکی یاریکردنە تۆ بۆت نییە بیتە دواوە هەرە بێ هێرش بەری مەبدەی پۆزیشنال پلەی با جوان تێتان گەێنم تەوەرەکە چییە چونکە بەلا ڕێبرنیتیانە بێ یۆهان کڕۆیڤ ئەمە یەکێکە کە لەوەی کە بە عەرەبی قسەکە گەر بکەینەوانێ ئەفضل وەسیلە للدفاع هو الهجوم باشترین حاڵەت بۆ دۆخی بەرگری ئەوەیە کە تۆ دایم لە هێرشابی ئەمە منهەجی پۆزیشنال پلەیە کە دەبێت هەر بەم جۆرە بێ واتە ئەو دەقەیەشی کە ئەتەوێت تۆ بیتەوە بەرگریە بێت زۆرترین هێرش بەری چ ڕایەنەرێک ئێستەوەە فلیگ نەبێ کە من لە هەندێک هەیاریە زۆر کادەوەی لێ ڕابینم کاتی ژێبینمە چێتە دیفاعی دۆخێکی یاساییە لە نمونە یاری کۆتایی جامی شای ئیسپانیای وەرزی ڕابردوو ئەو یاری 32ەکەی کە بەرشەلۆنە بردێەوە بڕۆن سەیریکەن هەموو جێمی دۆم بەرشەلۆنە لە دیفاعیە بۆیە ئەمە ژیرێتی ڕایەنە دەبێت و هەموو ستایلەکانی یاریکردن دەبێت گواردیۆلاش لە یاری کۆتایی ساڵی 2020 و ئەوەی تێپەڕانەوە ئێوە زانن گواردیۆلا لە ئەتلێتیکۆ مەدرید دیاری ئەتلێتیکۆ مەدرید کە پەڕایەوە لە چامپیۆنز لیگا لە 45 دقەی ناو میترۆپۆلیتانۆیە ئەو 45 دقەی کە بە یەکویچی یاری چوون بردیانێ ئەزانین لە چ دۆخێکا بوو مانچستەر سیتی زۆر ئاساییە تیپەکەی گێڕایەوە بەرگری بۆیە ئەمانە لە منهەجی یاریکردنی خۆیان تۆپی پێ وای لێ هاتووە یعنی تۆ تۆپی پێ بەم جۆرەیە تۆ ناتوانیت یەک ستایل یاریکردن بەڕێبەری لەبەر واز لەم قسە خڵەفاوانە بێنن واز لە خەڵەتان و ئەم شتەی خوڕافیاتانە بێنن یا بۆ نمونە وڵی یعنی بە جدی کۆمەڵێ دۆخەیە هاوڕێکم ڤیدیۆی بۆ ناردووم لە شوێنێک ئاستایشی میسیەکرێ لە شوێنێکا سەرزەنشتی میسیەکرێ شوێنێک ئاستایشی ڕۆناڵدۆکرێ لە شوێنێکا سەرزەنشتی ڕۆناڵدۆکرێ یا ستایشێکرێ کاکە ئێستی تۆپی پێش تێکی ترە ئەوە نییە کە میسی ڕۆناڵدۆیکە تو بۆ خۆ دەڵە خەڵەتێنی بەڵێ ڕۆناڵدۆ بۆ گۆڵ یاریەکە تو بۆ خۆڵە دەڵە خەڵەتێنی وەڵی میسی بە چارلۆ دۆڕا و پەناردی فەوتانۆمە کی باسی منە کی ئەدای میسی کێشەی منە لەو یاریە وەڵی عیبەیە من دوای ئەدای میسی بکەم لە یاری بەرامبەر شارلۆتە وەڵی عیبەیە من دوای ڕۆناڵدۆ بکەم لە نەسرا بڵێم وەڵا گۆڵی نەکرد یا گۆڵی کرد یا بێم فەرزی کەم تۆ بۆ خۆشی خۆ دواندەری خۆ لێبەر بەس منۆکو شیکەرەوەیەک عیبە بۆیە ئەمە دۆخی سیتیە یونایتدیش لامان دۆخی ئاڵۆزایە بە قەناعەتی من ئەگەر تۆ بتەوێت سەرف لەسەر یاری ئەمڕۆ پێش یاری قسە بکەی
لە توانای مندانیە و لە توانای هیچ کەسێکی شانیە لە پێش یاری خوێندنەوەیکی دروستکە. من ئەو شێوازە خوێندنەوەیشە بۆ ناگەم هەر شەش جۆری خوێندنەوەکە بۆ بخوێنمەوانی و دوایی کامیان هین بوو چەندانیشمە خوێندنەوەی بۆ ئەو مەقتەع بۆ ببڕم و بۆ دانێمەوە. ئەگەر ئێستا توانم بە 6 شێواز یاریکردنی مانچستەر سیتی بۆ باسکەم، بە 6 شێواز یاریکردنی مانچستەر یونایتد بۆ باسکەم و لە کۆتای باسی دۆخی یارەکەشت بۆ بکەم، دوای شۆنەکەش لەبەری لەو 6 شێوازە تێ ناپەڕێ. یعنی حاڵەتەکانی یاری هەر 15 خولەک بۆ دابەشەکەم حاڵەتەکان لەوە تێ ناپەڕێ لەو شتێکە من باسیەکەم و دواتیش دەتوانم و پێ بفرۆشمەوە. بەس بەخوا مەعیبێ لەبەر یاریەم شۆ زۆر ئاڵۆزە. ئەمە لەسەر یارەکەی مانچستەر مانچستەر دو یارەکە پێگەین. بردنەوەکەی ڕیال مەدرید لە ڕیال سۆسیداد. طبعا ئەزانم پرسیاری زۆری هاتووە لەوەی کە کارتە سوورەکەی هاوسن دروست بوو یا دروست نەبوو. شیکەرەوەی ناوژیوانی کەناڵی بیان سپۆرت ئەڵێ دروستە، محەلیلەکانی ئەڵێ دروست نییە. ئەم ئەڵێ دروستەوە لە دروست نییە. چاوی ئەلۆنسۆ پێی وایە دروست نییە، تەنانەت بە خێڵمانزانۆژ ئەڵێ ئەم ڤیدیۆ ئەم ڕەفتارەی نوانت لەم کارتە سوورەیە دەچێتەوە بۆ لیژنەی ناوجوانان دڵنیا بە لەوەی لەسەرت دەدوێن. مانزانۆ بەو پەڕیشانازیەوە باسیەکە ئەڵێ بەڵێ ڤیدۆکە چێتەوانێ و لیژنەکە لەسەری ئەدوێ. یعنی مانزانۆ پێی وایە بڕیارێکی دروستی یاوە. وەکو ناوژیوانیش شیکەرەوەی ناوژیوانی بیان سپۆرت پێی وایە بڕیارێکی دروستیە. بەڵام وەکو کۆمەڵێک بارودۆخی دیکە کۆمەڵە یاریزانەیەڵێ ئەمە بەرگریکارێکی تری تەنانەت هاوسن خۆشی ئیشارەتەکە بۆی کە بەرگریکارێکی تری لە پاڵایە دوو کەس بوون، بەڵام ئەم بیانوو بۆێنێتەوە لە گۆڵچی لە دەرۆ بۆ ئەگەر تۆم حاڵەتت نەکردام یاریزانە هەلی گۆڵی 100% هەبوو بۆی کە گۆڵ بکە. بە کۆی گشتی دۆخەکە کارتە سوورەکە وەکو بڕیاری ناوژیوانی بڕیارێکی دروستە. بەس من لێرەدا پرسیارێکەکەم، یعنی زۆر حەزم لەم پرسیارەیە بیکەم. کوان ئەوانەی کە خێڵمانزانۆ تاوانبارەکەن بە لایەنگری ڕیال مەدرید؟ کوان؟ هەموو یاریکی کلاسیکۆ ئەو مانزانۆیە دانراوە، کۆمەڵێک هاندەری بەرشەلۆنە هاتوون هاتووریای دنیا ناوەتە وەڵامە بۆ ڕیال یەکۆشی. مانزانۆ هەرو مانزانۆیە کە گۆڵەکەی ڤالێنسیا ڕەت کردەوە خولێکی نەوسی بیلینگام. ئەگەر مانزانۆ لایەنگری ڕیال مەدریدە، گوێ لەم قسەیە بگرە، ئەگەر مانزانۆ بۆ ڕیال مەدرید یەپۆشێ، ئەگەر مانزانۆ ژێردەستەی پیرێزە، ئەم شەو نابووە ئەو کارتە سوورە با بەهۆسن. سازایم هەنێکتان تیاڵێ هەڵات تەمسیلی کردوە. وەکوی لیژنەی ناوژیوانیەکەی بارودۆخی یارەکەی ڕایۆڤالیکان و پەنارتەکەی گیرا دوای وتیان پەنارتی نەبووە. ڕوونکردنەوەی خۆیان. یعنی بەجددی ئێمە بە بۆنەی هێرشی کەناڵی ڕیال مەدرید و هێرشی ئەندەرانی بەرشۆنە کەوتونەتە گیانی حەکەمەکان. مانزانۆ جەریترین بڕیاریە شەوی ڕابردوو و هەمیشە من و توشمەوتومە مانزانۆی چێکە لە باشترین داوەرەکان لە ئیسپانیا. دایم ڕەدیە و هاندەرانی بەرشۆن لە ماوەتەوانێک کە دژی مانزانۆ بوون یا و هاندەرانی ڕیال مەدرید کە دژی مانزانۆ بوون. یەکێک لە جەریترین ناوژیوانەکان لە ئیسپانیا مانزانۆیە. زۆر جەریانە بڕیاری کارتە سوورەکە یا لێشی پەشیمانی و وتیشی بۆ ڤیدۆکە بالیژنە لەسەری بدوێ. من قەرارەکەم 100% تەواوە. ئێوە تا شیکەرەوەی ناوژیوانی بیان سپۆرتی ژەڵێ تەواوە. داوەری شوانێ لە کوردستان هەرپێی وایە تەواوە. تۆ تێ شەڕی چی بکەیت؟ ئێمە مانزانۆ مڕاعاتی ڕیال مەدریدی نەکرد. لەبەرەوە واز لەو قسە خوڕافیات و درۆ و دەلەسانە بێنن کاتانەوێ خەڵکی پێ لا ڕێبەرن، کاتانەوێ خەڵک جنی و با کاتانەوێ خەڵک تەفروتوناییەکە. عیبە. لەبەرەوە شتەوانیە. ئێمە ئەوە چەند مۆقیفێکمان بینیوە مانزانۆ زۆر سەرکەوتوانە بڕیاریەوە. بە گۆڵەکەی ڤالێنسیاشەوە کە گۆڵەکەی بیلینگام ڕەتیە کاتەوانێ، بەڵێ حوت خولە کاتی زیادکراوی یاوە بیلینگام خولێکی 98ەیکە وەکو قانونی وەکو یاسایی ئاساییە داوە لە کوواویستی یارەکە تەواو بکە. کات تەواو نەبووە لە کوواویستی توانێت یارەکە تەواو بکە وەکو قانون من پێتەڵێم. خۆگەر لایەنگری ڕیال مەدرید بێ لەوێ تەواوی نەکرد. خۆگەر بە قسەی تۆ لایەنگری ڕیال مەدرید بێ دوێنێ شەوسنی تەڕ ناکرد. خۆ بینیتان ڕیال مەدرید کەوتە دۆخێکەوە لە یەکوی چاتەڕتی کرد لە خولێکی سیەوە لە ناو یاریگای سۆسیداد. بەڵام کۆمەڵ شتمان هەیە.
زۆر مهم بوو بۆ تیپەکەی ئەلۆنسۆ خۆڕاگری لە ماوەی 6 خولەکی یاریکردن بە دەیاریزانەوە. ئەمە خاڵێکی ئیجابیە بۆ تیپ بۆی کە تۆ بتوانانی مامەڵەکەی، چونکە خۆتانزان لە پریسیزنە ئەسڵەن بەشێک لە سیستمی ڕانان ئەوەیە کە یاریزانێکت بانقەس خۆی کارتی سوور بە خۆی بگەێنێ بەش کە تیپەکەت فێرکوی لەوەی لە کاتی خولەکەی ئەگەر کارتێکی سوور وەرگرت تیپەکە و نەشڵەژێ. ئافرین بۆ ئەلۆنسۆ کە لە ماوەی 6 خولەکەیە نەیهێشت تیپەکەی بشڵەژێ و لە هەمان کادا زانی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ دۆخی یارەکەدا بکە لەوەی کە یارەکە بگەێنێتە سەرکەوتن بۆ تیپەکەی و چوارەم سەرکەوتنی لە سەرێک بنووسێتەوە، چونکە ئەمە دەستپێکێکی زۆر باشە بۆ ڕیال مەدرید، دەستپێکی زۆر باشە بۆ تیپە. ئەتەوێت شیکاری هونەری بۆ ئەلۆنسۆ بکەم. شیکاری هونەری بۆ ئەلۆنسۆ من پێم وتون ئەم ساڵ دەبێ مەجالی بەن هیچ شیکارێکی هونەری ناکە و من لەوانەش نیم بێم بەم چواریاری ئەلۆنسۆ بکەم بۆ دارە. بەڵام پرسیار دەکەم لەو کەسانەی کە عەیب و شوورەیی خۆیانە خەڵەتێنن دوو قسەیەکەن. چی لە ڕیال مەدرید گۆڕاوە؟ چی گۆڕاوە لە ڕیال مەدرید؟ ڕیال مەدرید 2 گۆڵی کردو بە هێرشێل گەڕاوە، 2 گۆڵی کردووە دیفاع پاسێکی یاوە بە جوودی تاکە کەسی ئێمپاپێ گۆڵی یەکەمیان تۆمار کردووە. هەر بە جوودی ئێمپاپێ ڕیال مەدرید گۆڵی دووبەی چی کردووە. بە ڕۆڵی کۆرتوا ڕیال مەدرید گۆڵی یەکسانبوونی لەسەر تۆمار نەکراوە. یاریزانەکان ڕیال سۆسیداد کەم تەرکیز بوون. یعنی تۆ هیچ باشەیەکی گەورە ڕووی نەیەوە لە ڕیال مەدریدا تۆ بێ درۆ لەگەڵ ئەو خەڵکەکەی بڵێ وەڵا ئەمە ڕیال مەدریدە. نەخێر. بەڵام تاقیکردنەوەی دوێنێ تاقیکردنەوەیکی زۆر باش بوو بۆ تیپەکە. ئاماژەیەکی زۆر باش بوو بۆ ئەلۆنسۆ. ئەو مامەڵەی کە کردیان لەگەڵ دۆخیانەکە. بەڵام تۆ ئەگەر بیت بڵێ وەڵا لەم چواریارەیە ڕیال مەدرید گۆڕاوە و ڕیال مەدرید وای لێ هاتووە نا. بەڵام ئێستا وەرە بڵێ ڕیال مەدرید لە ڕووی ئاستی تاکی یاریزان بە نمونە گولەر و ئێمپاپێ بەرەو پێشچوونێکی بەرچاویانەیە ئەڵێم 100% تەواوە. ئەها قسە تا قسە کەوتووە. بڵێ گولەر و ئێمپاپێ لەم وەرزەی ڕیال مەدریددا تاوەکو ئێستا ئاستیان هەڵکشانێکی گەورەی بەخۆی و بینی و لە چاوەرزی ڕابردووە. 100% ڕاست. بەڵام شێوازی گۆڵکردنی ڕیال مەدرید هەر شێوازی ڕابردووە. شێوازی بردنەوەی ڕیال مەدرید هەر شێوازی ڕابردووە. هەر شێوازی ڕابردووە. خۆیاری ڕیال ئۆڤیدۆتان بیرە لە یەکویچە تۆپەکەی یاریزانەکەی ئۆڤیدیۆ شەشای بە شیشە گۆڵی یەکبەیەکی نەکرد یارەکە چۆ دۆخێکی تر. خۆ بینیتان چۆن لە مایۆرکا برایەوانێ. خۆم شتە شەرمی لە کەس نییە. لەبەرەوە هاوڕێیانی ئەزیزی ڕیال مەدرید پەلەمەکەن لە چابی ئەلۆنسۆ بڕوا بکەن. من نامەوێت درۆت لەگەڵ بکەم ئێستا ئەلۆنسۆ لێو هەڵبچنم لێو بکەم بە شاخێک دوایی عەیب و شوورەیی بێم 3 هەفتەی تر کە هاتەوانێ بێم سەرزەنشتی بکەم. ئەمە عەیبی ئەمە نابێت. جارێک کاتی هەڵسەنگاندنی ئەلۆنسۆ نییە. دەبێت چاوەڕێکین. هانزی فلیکیش ئەمڕۆ تاقیکردنەوەیکی زۆر قورسیە بەرامبەر بە ڤالێنسیا. وەرزی ڕابردوو زۆر پیس ڤالێنسیای بریندار کرد. یاریزانەکانی ڤالێنسیای زۆر خراپ شەرمەزار کرد. ئەم شەو یامال یاری ناکە. مارتینێز لە تیپەکە ڕۆشتووە. دیۆنگ یاری ناکە. دەچێت یاریگای یۆهان کرویف شوێنی مەشقەکانی خۆی یاریەکە. تەنها 6000 هاندەر بۆ پاڵپشتیان ئامادە بێ کە ڕەنگە بەشێکی ئەوەندەرانەژی ڤالێنسیا بن. بۆیە ئەم شەو دۆخی بەرشەلۆنە دۆخێکی ئاڵۆزە. یاری پێشوش یەکسانبوونیان تۆمار کردووە. یامالیشیان لە دەستداوە یاریزانەکانی زۆربەی زۆریان بەشداری یاری هەڵبژاردەکانیان کردو بە ڕافیناشەوە بە لیڤاندۆڤسکیەوە ینی بە زۆربەی زۆری یاریزانەکانەوە. بۆیە ئامادەکاری دەکات بۆ یاری نیوکاسڵ. سترێسێکی گەورە لەسەر بەرشەلۆنە کۆبۆتەوە ئێستا. پێویستەکان لەم سترێسە دەربازی بێ و فشاری ڤالێنسیاش فشارێکی مەترسیدارە بە حکمی ئەو دوو یاری وەرزی ڕابردوو. بۆیە زۆر گرنگە بۆ هانزی فلیک بتوانێت مامەڵێکی تەندروست لەگەڵ یاری ئەم شەوە بکە. زۆر بە خێرایی دێمە لای کۆمنتەکان. ئەوە کاگەردی جوانی وتۆڵێ بۆ ڕیال مەدرید و ئەلۆنسۆ پێویستە ئەو جێوی یاریانە بینن کە بەدە یاریزان یاری تاوکەن. فرانس کوردی ژەڵێ ئێمەی کەڵەشێرەکانی فەڕەنساریانێک بێز یاریزانی فەڕەنسی تیابێ ئێمە خۆشمانەیە کەواتەم شەو سەرف میلان من لە یارەکەی بۆڵۆنیایە.
ئەم ساڵ ئینتەر دەبێت شەڕی گەیشتن بۆ ئەبتاڵ بکات. یوڤی میلان ناپۆلی ڕۆما زۆر بێزن ئەم ساڵ. کاگمە سروش دەڵێ میشە پێویستەکات تۆ ئەگە بتوێ بەرەو پێشتی دەبێ میشە لە نوێبوونەوە یابی. کاک محسین سڵاو خۆشتنی یارەکان ئەمڕۆ دێربی ئینگلتەرا بەرشۆ ڤالێنسیا ئەم ساڵ خولەکان پێنج خولەکان بەهێز بوون. کاگە بوو بەکری برایم ئەڵێ سڵاو کاک محەممەد سەرەتای وەرز پێم وتی یارداگولەر تێکەڵی مۆدریچ و کروس و مەسعود دەبێت باشترین یاریزانی خولی ئیسپانی. وەڵاهی براکەم ئەکریم قسەی تۆ ڕاست بێ بەڵام من قەت غەڵەتی وا ناکەم بە ئارداگولەر بشوبهێنم بە مۆدریچ و تۆنی کروس و مەسعود قەت غەڵەتی وا لە ژیانمان ناکەم قەت. بەڵام تۆ ئاسایی ئێستا بیشوبهێنی بەوە ڕەنگە داهاتوو بێم بە جەنابەت بڵێم کاگە بوو بەکری برایم زۆر داوای لێبوردنە کەم کار لە تەمەنی 19 ساڵیە تۆ ئەمەد لە گولەرات بینی و ئەمەد لەسەر گولەر وت بەڵام من ئەو کاتە جورئەتی ئەوم نەبووم بڕیارە بەم و پێشم وتی من غەڵەتم کرد لەبەرەوە من بەخوا ناتوانم من لە ئێستەوە خوڕافیات و قەرارانە بم. بەخوا کاکەشوان سەیری یەک خولێکی یاری نەورۆزم نەکرد با ڕازگۆ بم لەگەڵت. ئەوە کاگمەدی ئەڵێ بایدەنیر گۆڵچی وەک وایە حەو یاریزانی نەقز بێت. کاگاکۆڵێ سەر ڕایبردنەوە یارەکەی دوێنێ ئەرسناڵ بەلان ئەگەر تاکەوە کار ئەم ساڵ لەگر بە لە ئەرسناڵ لە نەبردنی نازناو پێکانی یاریزانێتی لە سەردەمی ڤینگەر و ئەم کێشەیە چارەسەر نەکردووە. بەخوا ئەرسناڵ پێکاتەکەی کاملە بە پێکانی یاریزانیشەوە کاملە. کاک داوان ئەڵێ کاک محەممەد ساڵاز ناکەیان زەفلێک ڕەخنن لە زۆر بلیانەکان دەگرێەوە کاری بۆ ئەمە ناگەڕێت و کەس دەکات بارودۆخییانەکەی باش نییە ئەگەر بیانوش بگری حەقی خۆیەتی لەبەرەوەی پۆک و پۆسیشم کرد فلێک شانیەوە بۆم ساڵ زۆرترین پاداش بکرێن بەڵام نەک پاداش نەکرا بەڵکو لە پێگاتەکەشی کەم کرایەوە. پێدوانیە گەرمان سەرستی بێ نازناو بێدەم وەرزە بۆرزی داهات و گواردۆلا دەربکرێت ئارەوەڵام ساڵ نازناو نەبێ دەربکرێت نەک پێم وابێ بێت دەربکرێت. تۆ چیتەوە هەموو گرێ بەستاکەی نزیک بە 350 میلیۆن یاریزانێک ڕێوەرزی ڕابردوو بێ دەستکەوت دوێم ساڵیش بێتەوە بێ دەستکەوت بی حەرەبێ ئاوتی کەن یەکسەر هەڵیانە دەرەوە. قوربانە بم سیامە گیان سواس کاک ساڵح. کاکشکاریان دەڵێ خولی ئیسپانی شتێژی نەمەوە بەڵام نامێ وڵا نازانم بیانوەگرن بە خولی ئیسپانیەوە هەنێ فیگەژەیە لە بەرژەوەندی تانەت بیانووی پێگرن هەروە ڕاتون دەمەکە وا ڕاتوە ئیتر هەر بەو جۆرەیە بێ بەردامی. خولی ئیسپانیا چێژیە بەزی واز لە حەکەمەکان بێنن بەخوای گەورە چێژ بۆ خولی ئیسپانیا گەڕێتەوە بەڵام هاندەری ڕیاڵ مەدرید و بەرشلونە نەیاڵە چێژ لە خولی ئیسپانی بینی. هانزفلیک مانزانۆ چاونەترسە بۆ کاردان بە یاریزان کارتی سوور و زەردیش یەکێکە لە هەرە باشترین ناوژیوانەکان کە بوختانیەوەی بۆکرێت کە لایەنگری ڕیاڵ مەدریدە. ئارنۆڵ لە باشترینیان ئینگلتەرا بە گورچیە دەجی ڕیاڵ مەدرید هەندێک یاریزانەیە غرور دەبێت ئەمە قسەی کاگونەرە سەرنجێکی جوانە. وەڵی گۆڵپارێزانیەکەی مانچستەر دەم نەبینیوە. پێشبینی من بۆ ئینگلتەرا من یەک پێشبینیم هەیە و نایگۆڕم لە ئینگلتەرا من یەک پێشبینیم هەیە لێڤەرپوڵ هیچ پێشبینیەکی ترم نییە. ئەیترم سەرێشە دروستەکا و ئارسیناڵ تیپێکی بێزی دروست کردومە ئەمە قەنەعەتی منە. خۆ قەنەعەتی من دانانیشن 34 هەفتەکەی تر بۆستن لە پریمەر لیگا چاوەڕێ منکەنی لابێن پێشبینی من ڕاست بێت ڕاستیش بوو هیچ حەج لە مەسەلە ناگۆڕێ هیچ مویمیەکی تیانە ڕاستیش نەبێ هەر مویم نییە بەڵام من تەوەقوع و خوێنەوەم تەناو بۆ لیڤەرپوڵە لە پریمەر لیگا. شەو پاش کۆتاییاتنی دێربی مانچستەر پێتان دەگەمەوە.